هەمیشە باسمان لە چەندین بابەت کردووە لە کەرکووک وەک نوێترین پرۆژەکان هەروەها بێکاری گەنجان. ئەمڕۆ باز لە بابەتێکی گرنگەکەین، باز لە پەرەپێدانی ڕۆڵی یەکێتی دەکەین لە پەرەپێدانی ڕۆڵی وەرزش و هونەر لە کەرکووکدا و لەگەڵ میوانەکەمان قسە دەکەین بۆ ئەوەی کە باسمان لەو بۆ بکە بزانین کارنامە یەکێتی نیشتیمانی کوردستان چییە و پلانەکانیان چیە بۆی کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ گەنجانی بکەن ئەو هەوڵانەی کە هەیەە بۆ گەنجان ئەنجامی بن. ڕەزا فایق نەجم کاندیدی ژمارە 222 یەکێتی لە بازنەی کەرکووک لەگەڵمانە بێ گفتوگۆی زیاترەکەی لەسەر بابەتە. سڵاو لێبێت و ئەم کاتۆ باش سەرەتا دەمەوێ ژمارەکەی خۆت و لیستەکەمان بۆ دووبارە بکەیتەوە و بەڕێز ناوی خۆتمان پێ بڵێ و واتە خۆت بناسێنی. سڵاو ئەم کاتت باش. سڵاو لێبێ حاجی فایق ناسراوم بۆ مامە ڕەزا. لیستی 222 یەکێتی نیشتیمانی کورد، لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارە 9. بەڵێ کاک ڕەزا، بەڵێ یعنی لە ڕابردووە یەکێتی نیشتیمانی بەردەوام هەوڵی ئەوەی داوەکە پشتیوان و پشتگیری گەنجان بێت، بە تایبەت لە بواری وەرزش و هونەر و سێکتەرەکانە. ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو کاندیدێکی لیستی سەوز لەو شارە ئەگەر بێت و ئینشاءڵڵا کە بچنە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە، چۆن درێژە پێدەری ئەم ڕێبازە بن، چۆن واکەن کە پشتیوانی گەنج بن، پاڵپشتی گەنجان بن لە شارەکەیە؟ یارە گوێی لێمانیە. بەڵێ کاک ڕەزا ئەگەر گوێ لە ئێمە بێ. بەڵێ گوێم لێتە گەرەکمە. بەڵێ کاک ڕەزا باسمان لەو بۆ بکە لە ئەمەوێ لێرەوە پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی بەڵێ فەرموو ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە زەمەنی ڕەوانشاد، ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە زەمەنی ڕەوانشاد بە ڕێز مام جەلالەوە بەردەوام خزمەتی وەرزشی کەرکووک کراوە و درێخی نەکراوە. دەستی ئاوەدانی وەرزش لە زمانی ڕەوانشادەوە گەیشتۆتە هەموو جمکەکانی کەرکووک واتە دەوروبەری کەرکووک، قەزیا و ناحیەکان، ناوچە دابڕاوەکان. بەڕاستی یەکێتی متمانی کەرکووکە و کەرکووک متمانی یەکێتیە. ئێمە لەسەر ڕێبازەکەی بە ڕێز مام جەلال لا نادەین و چەپکە گوڵەکە لە کەرکووک بەکاردێنین. وابزانام لای جەنابتان معلومە کەرکووک جیاوازیەکی تەواوی هەیە لەگەڵ کورسانە، لەبەرەوەی ئێمە حکومڕانی کەرکووک جیاوازە لەگەڵ کۆمەڵی ڕێگەزاتانی تێکەڵین عێراقێکی بچووکە، بۆیە لەو ئاستا ئەمانەوێ متمانی گەنج و وەرزش و ئەکادیمیەکانی بواری هونەر و هەمووی بینە دەست. بەڕاستی دڵخۆشکەرانە لێرە لیستەکەمان لیستێکی جوانە، لیستێکی پڕ لە خزمەتە، لیستێکی پڕ لە کەس و کارشەییدا، لیستێکی پڕ لە وەرزشە. ئەم 24 کاندیدەی کەرکووک جیاوازە لە هەموو کاندیدەکانی تر لەبەرەوەی کۆمەڵی پرۆفی تەیە، دکتۆری تەیە، پیاوی ئاینی تەیە، پیاوی وەرزشی تەیە، مامۆستای زانکۆی تەیە، نامەوێ ناوەکان نەگەڵەتێکی بێ لا سەمحەڵڵا، ئەفسەری پۆلیسمان تەیە، بواری مۆنسینۆتمان تەیە، لە هەموو بوارەکانە تێمانە ئیشەڵڵا بینە متمانەی لیستەکە. بەڵێ کەواتە بە دیاریکراوی پلانەکان چی ئەگەر باسێکمان لە پلانەکان بۆ بکەیت؟ من حەزەکەم ئەلێرەوە ئاماژە بۆ بدەم عێراق بەرەو عقارێکی کەرتی تایبەتە ڕوات بوارەکان لە بەرچاوتان ڕوونە، ئێمە بە احتیمامێکی گەورە بدەینە واتە قەتاعی خاص کەرتی تایبەت بۆی بتوانین لە جنگەکانی وەرزش لاوان چۆن پێشی خەین. واتە کەرکووک لای جەنابتان معلومە یانەی هەموو پارێزگەکانی تر یانەی نجومی پێڵێن. کەرکووک بێ بەشەلەوە ئەوش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەم تەرخەمی پێشووی دەسەڵاتەکەی بڵین پارێزگاری پێشوو بە نوعێکی خراپ تەعاملی لە گەڕەکە کوردیەکان کردووە، بەس بەڵام خۆشبەختانە ئیستا پارێزگارێکمان بواتوە ناوی کاکڕێبوار تەهایە، بەڕاستی ئەندازیاری شارەکەیە، بەڕاستی دەستی ئاوەدانی گەیانێتە هەموو شوێنێ، لە هەموو جنگەکانە هاوکارمانە،
پێویستمان بە 4 پارێزگاری ترە لە بوارەکان تر نەقەزدم پارێزگار بێ لەم بوارەکانە 4 کاکرێبوارترمانە بێ ئەم شارە بۆ 2030 لەو باوڕم ناسنامەی بگۆڕێ و شێوازەکەی زۆر جوان بێ و ناسنامە کوردیەکەشی ئیسپاتکەین بۆ خەڵک. کاک ڕەزا جەنابەت کەسێکی هونەردۆست و پاڵپشت و پشتیوانی هونەرمەندانی لە شارەکە ینی بۆ یەکەم جار کە شانۆی سەرشەقام لە کەرکووک دەستی پێکرد جەنابەت سپۆنسەر و هاوکارێکی گەورەیە و پرۆژەیە بووین. ئەم پرۆژانە ئەگەر جەنابەت چوویتە ئەنجومەنی نوێنەران بەردەوامە بێت لەگەڵیانە و بەردەوامە بیت بۆ پشتیوانیان لەبەرێ خۆمان نەزانین ینی بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە کۆنەوە لە سەردەمی شاخەوە بەردەوام تیپی هونەری هەبووە تیپی شانۆیی هەبووە تیپی مۆسیقای هەبوو چ لە شاخ بێ چ لە ناوخۆ بێ ینی چۆن ئەتوانن وا بکەن کە تیپەکان فراوان بێ ئێستا لە ئێستەیە من ئاگادارم لە شاری کەرکووک کۆمەڵە گەنج لە مانگی 11 سەردانی ئەمریکاکەن کۆنسێرتەکەن کەواتە کۆمەڵە گەنجی زۆر بەتوانە لەو شارەیە هەیە چۆن کۆیانەکەنەوە پشتیوانی و پشتگیریانەکەن. شانۆی سەرشەقام یەکێ لە شانە جوانەکانە کە لە یەکەم کۆنسەرەوە کرد ئاستۆی خۆم تا چوارم بڵین 4 ساڵ لە دوایەوە خۆشببختانە پەرەیەکی گەورەی سن لەسەر ئاستی جیهان ناسران ئەوانە کۆمەڵێکی گەنج بوون برادەرەکەیان گروپەکە ناوی کاکنەژات و گروپەکەیان بوو بەڕاستی ئیستەگەشتە ئاستێک لەسەر ئاستی جیهان ناسراون. من و نەردۆستم و نەروەرزشم تێکەڵم زۆر لەگەڵ پیاوی ئاینیەکانە بۆیە وعدە دەم ئەلێرەوە لەگەڵ خۆم و خۆی خۆم بچماوێ هەرچی هاوکاریەک بتوانم ئەگە شخصی بێ و ئەگەر تەنفیزی بێ و ئەگەر تەشریعی بێ ئەگەر لە پەرلەمان پێم بکرێ بووی بکەم و گەنەکرێ وەکو شخصی شەتوانم بیکەم هاوکاریانە بم لێرە کۆمەڵێک خەڵکی باشی ئەکادیمیە کۆمەڵێکی ئەکادیمانێ لە بواری وەرزش کۆمەڵ ئەکادیمان لە بواری هونەر کۆمەڵ ئەکادیمانەیە لە بواری ئەکادیمیاتی وەرزش کۆمەڵی پرۆفی باشمانێ لە هەموو بوارەکانە بۆیە من لێرە و دووبارە و سێبار و دووپاتێکەمەوە لەم کەناڵە پیرۆزی ئێوە لە دوای پەرلەمانەگە بۆ قسمەتمان ئەتوانی هەمان پرسیارم لێ بکەی بزانم تۆم هاوکاریان بمیاننا ئینشەڵا کە چویتە و پێگە و شوێنە ئەم پرسیارە هەر ئاڕاستاکەینەوە کاک ڕەزا. بەڵێ کاک ڕەزا باسە لەوە کرد کە ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک چەندین کار و پرۆژەی گرنگی ئەنجامماوە بۆ کەرکووکەوە چەندین گۆڕانکاریە بینی لەو شارەدا هەر بە گەشتن بەو شارە و باسە لەو کرد تا گەشتن بە 2030 چەندین گۆڕانکاری تر پێشبینی دەکرێت و بەڕێزیشە پێش ئەوەی کە بڕێتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق چەندین کاری گرنگ کردووە واتە تا چەند لە ئێستاە پرۆژەکان لە چه ئاستێکایە و کەواتە پێ وایە کە لە 2030 بگاتە ئاستێکی تر لە ئێستا چۆن دەیبینی؟ بەڕاستی کەرکووک بە عقارێکی باشە ئەڕوات ئێمە ئەبێ پاڵپشتی پارێزگاری کەرکووک بین بۆ تاواکەری پرۆژەکانی ئەگەر لە دوور و نێزگۆسەیکەن ئێستا جوانترین شێوازی سەرۆک مامجەلال ڕەوانشاد مامجەلال لە ناوجەرگەی کەرکووک بە دیزاینێکی تازە بە دیزاینێکی پێشکەوتوو ئینشەڵڵا وا بزانم یەکی 11 افتتاحیەکرێ ئەبێتە سەر سوورمانی ئەو خەڵکە ئێمە پرۆژەکان بەردەوامە بین هاوکاری جەنەبی پارێزگارە بین لەو واڕم لە تەوەرەکە 1 دقەیەک لا بدەم ئێمە مەکتەبێکی سیاسیمانەیە بەڕێز کاکاسۆ بەڕاستی ئاسۆی کەرکووچەکانە بەڕاستی دەسی یارمەتی و دەسی پەرەپێدان و دەسی پرۆژەکان دەسی لە هەمووی هەیە بۆ ئاوەدانکردنەوەی کەرکووک بەڕاستی پێویستمان هەمان شێوە بە کۆمەڵەیە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی هەیە لەم شێوازانە بتوانن پاڵپشتی ئەم لیستە و پاڵپشتی کەرکووک بن بەڕاستی مەکتەب سیاسی و سەرکردایەتەکانی کەرکووک کەس کەم تەرخەمی نەکە بەس بەڵام کاکاسۆ دەسی واڵایە و بۆ هەموو پرۆژەکان و پاڵپشتی لە ژمارەیەک و تا ژمارە 24 کاندیدەکانە کە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ دڵسۆزی یەکێتی نیشتیمانی کوردستان حەزەکەم بزانی دوو معنای سەرۆک باوڵە دوو معنای کەرکووکە دوو معنای یەکێتی نیشتیمانی کوردستانە دوو بەرەو سەرکەوتنەوە ئینشاءڵڵا ئێمەش هەمومان چاومان لەو دووەیە کە
خزمەتی باشی شارەکە بکەن. کاک ڕەزا کۆمەڵێک کۆمپانیا و کۆمەڵێک موسساتی گەورە لە عێراقا هەیە کە ئیشی ئەواکەن پشتیوانی و پاڵپشتی لە گەنجان بکەن لە ڕۆژەی گەنجان بکەن. چۆن دەتوانن وا بکەن ئەگەر بەدەنگی ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنگرانتان و دانیشتوانی شاری کەرکووک کە جەنابتان چوونە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق چۆن ئەم دەرفەتانە زیاترەکەن، چۆن واکەن کە ئەم منەظەمە و کۆمپانیا و مؤسساتانە فراوانتر بکەن بیان هێنە ناو کەرکووکەوە هەم بۆی خزمەتی شارەکە بکەن زیاتر و هەم بۆی پشتیوانی گەنجان بن. سوالەکە دەجێگای خۆیەتی بەڕاستی من پێشوو ئاماژەم بەوەدا عێراق بەرەو عقارێکی وەکو ئەقلیمی بەرەو عقارێکی خراپە ڕوات لە بواری بڵین واتە لە بوارەکانە ئاعتمادی گەورەی عێراق لەسەر نەوتی شەستەکەم بەرەو عقارێکی خراپە ڕوات بۆیە ئاحتیمان دێنە کەرتی تایبەت چی نێودەوڵەتی چی ناوشار بەڕاستی لە کەرکووکیش کۆمەڵە کۆمپانیای باشمانەیە کۆمەڵە خەڵکیان کردە ئیش نامێ ناوەکان بلەم لە بەروی زۆرن بە تایبەت ئەم کۆمپانیانەی لە دواییە دەستی ئاوەدانیان کەتە ماڵەکانەوە و ماڵەکان خۆشببختانە کۆ هەر هاوشێوەی حکومەتە بەڵین خانە نشینە بێ و تامین سەحی بۆکەن و بۆیە من حەزەکەم لێرە ئاماژەیەک بۆ دەم بەو گەنجە خۆشەویستانە بەو لاوانە بەرەو عقاری تایبەت تا بڕۆین زۆر لەوەی عقاری حکومت باشترە خۆتەزانی سە عێراق بووەتە کۆمەڵی پارچەوە هەم لە ناوان بەغابرین هەم لە ڕووی مەزەبیەکانی شیعە و سوننە و هەم لە ڕووی بڵین لە کەرکووک جیاوازترە لە عێراق برادرانی تورکمانمانەیە برادرانی عەرەبمانەیە برادرانی شیعەمانەیە ناو خۆشمانە خۆتەزانی حەزبەکەی خۆمان یەکێتیمانەیە پارتیمانە بەس بەڵام خۆشببختانە یەکێتی خەریکە کۆمپانیەکان دێنێتە کەرکووکەوە ئەنن هەمان شێوەز لە ڕێگای ڕێوەتاوە دەسی ئاوەدانی بۆ کەرتی تایبەت درێژەکەین و ئاوەدانەکەینەوە و ئیشەڵڵا زۆر بەرەو باشە ڕۆ. بەڵێ کاک ڕەزا فایق نەجم پێمان خۆشە دووبارە ناوی خۆت و هەروەها ژمارەکە و لیستەکەتمان بۆ دووبارە بکەیتەوە. عفۆن من ناوم ڕەزای حاجی فایقە ناسراوم بە مامە ڕەزا لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارە نۆم. بەڵێ زۆر سپاس با ئێمە شەر بڵین مامە ڕەزا فایق حاجی فایق زۆر سپاسکان بەیانێ لەگەڵمان نابووی بۆ بە هیوای سەرکەوتن و بە هیوای کە بچنە ئەنجومەنی نوێنەران دەنگی ڕاستەقینەی کەرکووک و کەرکووکیەکان بن. زۆر سپاس.